آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، داواکارم لە خوای گەورە میهرەبان لە بەهەشتا کۆمان بکاتەوە. بێگومان خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە کۆمەڵێک بەسەرهاتی بۆمان باس کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەمان شێوە کۆمەڵێک بەسەرهاتی زۆری بۆمان باس کردووە و خواناسان و پیاوچاکان ڕەحمەتیان لێبێ بە هەمان شێوە کۆمەڵێک بەسەرهاتی کاریگەریان بۆ ئێمە باس کردووە. بەڵام کەسانێکەیە کە شارەزایان لە قورئان و حەدیثان نییە تانەوتە شەر ئەدەن ئەمانە بەسەرهات باسەکەن. ئەمە بێگومان بێ ئاگاییە لە دین، بەسەرهاتێک کە خورافیات نەبێ، کە حەق و ڕاست بێ، کە بەسەرهاتی پیاوچاکان و خواناسان بێ، باسکردنی ئیمان پێی زیادەکە بە ئیزنی خوای گەورە. ویستم بە پشتیوانی خوای گەورە ئەم شەو باسی بەسەرهاتی پیاوێ بکەم، پیاوێ ئیماندار کە خۆشەویستی خوا لە دڵیا جێگیر بووە. یەکێک پیاوچاکان کە ناوی عەبدوڵای کوڕی موحەممەدە دەفەرمێت ئێمە لە سەردەمی سەحابە و تابعیندا، بە تایبەتی لە سەردەمی تابعیندا ئەم پیاوە لەو کاتا ژیاوە، دەفەرمێ ئێمە جیهادمانە کرد لە پێناو خوای پەروەردگاردا. ڕۆژێکیان ڕێم کەوتە لێواری ئاوێک، تەماشام کرد لە لێواری ئاوەکە، لە کەناری ئاوەکە خێمەیەک هەڵدراوە. کاتێک کە چوومە ژوورەوە بەڕاستی مەنزەرێکم بینی زۆر تەئسیری لێم کرد. پیاوێک لە ناو خێمەکەدایە، سوبحان الله، هەردوو دەستی بڕاوەتەوە لەگەڵ هەردوو قاچیدا، بێدەست بێ قاچ، پێیەکانی بڕاوەتەوە، دەستەکانیشی بڕاوەتەوە بەهۆی نەخۆشیەوە لە دەستی داوە. دەفەرمی گوێشی قورس بوو، هەندێک ڕیوایەت باسێک ئەوەکە کە چاوەکانیشی لە دەستدا بوو، پارچە گۆشتێکە و تەواو. سوبحان الله، تەماشام کرد ئەم پیاوە غەیری زمانی هیچ شوێنێکی ساغ نییە، بەس تەنها زمانی ساغە. گوێم لێ بوو دەیوت خوایە گیان، خوایە گیان یارمەتیم بدەی بۆ ئەوەی بەردەوام سپاس و ستایشی تۆ بکەم. ئەمە بەسەرهاتێکە بۆ ئەو کەسانی کە ناشکوری دەکەن، کە بە ژیانی خۆیان ڕازی نین. ئەو ژیانی خوا پیانی داوە، هەر پێی ڕازی نین و بە کەمی دەزانن و دەڵێن ئێمە ژیانمان خۆش نییە و ئێمە ژیانمان خراپە. بەڵام خواناسان هەرچەندێ ژیانیان خراپ بوو بێ، هەر سپاسی خوایان کردووە. بۆی خوای گەورە سەریانی خست، سەربەرزیانی کرد، ناویانی لە مێژوودا هێڵایەوە. دەیفەرموو خوایە گیان یارمەتیم بدەی بۆ ئەوەی سپاس و ستایشی تۆ بکەم، بەردەوام حەمد و سەنای تۆ بکەم، چونکە خوای گەورە تۆ نیعمەتێکی زۆرت بەسەر مندا ڕژاندووە، فەزڵی منت داوە بەسەر زۆربەی خەڵکیدا. ئێمە ئەوەندە خۆشەویستی خوا لە دڵمانایە، ئەوەندە بە بەشی خوا ڕازین، پیاوێک دەستێکی نەبێ خواردنێکی پێ بخوات، پیاوێک پێیەکی نەبێ پێی بڕوات، چاوێکی نەبێ دنیای پێ ببینێ، گوێیەکی نەبێ بە هەموو شتێک ببیستێ قورس بوو بێ و گران بوو بێ گوێیەکانیشی. ئەگەر ئێمە وە حاڵمان بێت چی دەکەین؟ ناشکری ناکەین؟ بێگومان چکە ئیمانمان زەعیفە. بەڵام خواناسان بەو شێوەیە نەبوون. دەفەرمێ گوێم لێ بوو ئاوا دوعای دەکرد، سپاس و ستایشی خوای دەکرد. ئەفەرمێ منیش سەرم سوڕما لێی نزیک بوومەوە، سەلامم لێ کرد، وتم ئەی عەبدەکەی خوا، چ نیعمەتێکی خوای پەروەردگار بەسەر تۆیە کە ئەوەندە سپاسی خوا دەکەی؟ تەماشام کرد پارچە گۆشتێک کەوتووە، توانای هیچی نییە. وتی ئەوە تۆ چی دەڵێی؟ وەڵڵاهی سەیری ئەم ئیمانەکە، ئەمە دەرز و عیبرەت و ئامۆژگاریەکە بۆ ئەوانەی بێوەفان بەرامبەر بە خوای پەروەردگار و ناشکوری دەکەن، هەر دەڵێن خوا بێ بڕێ. بۆ ئەو کەسانی کە بە بەشی خوا ڕازی نین، تووشی مصیبەتێک دەبن، یەکسەر ناشکوری دەکەن. بۆ ئەو بێوەفایانی کە خوایان لەبیر چووە، فەرمی وەڵڵاهی ئەوە تۆ چی دەڵێی؟ تۆ زانی خوای گەورە چی بەسەر منە هێناوە؟ بێگومان من کۆمەڵێک بەڵاو مصیبەتی زۆرم بەسەرەوە هەیە. واللهی ئەگەر خوای گەورە لە ئاسمانەوە
نارێک ئاگرێک دابارێنێتە خوارەوە بەسەرمدا بمسووتێنێ، والله خوای گەورە لە ئاسمانەوە ئاگری تایبەتم بۆ بنێری و بمسووتێنێ بە ئاگر. والله ئەگەر خوای پەروەردگار فەرمان بکات بە شاخەکان هەمویان بەسەرمدا بڕوخێن، والله ئەگەر فەرمان بکات بە بەحرەکان نقمم کەن و بمخنکێنن، و ئەگەر خوای پەروەردگار فەرمان بکات بە زەوی قوتم بدات، والله مەزدەت لربی إلا شکرا، هیچ شتێک لای من زیاد ناکات بۆ خوای گەورە ئیلا شکری خوا نەبێت. والله ئەگەر خوا بمسووتێنێ بە ئاگرێک لە ئاسمانەوە، والله ئەگەر شاخەکان بڕوخێنێ بەسەرمدا، ئەگەر زەوی قوتم بدا، ئەگەر بەحرەکان بمخنکێنێ بە فەرمانی خوا، والله غەیری خۆشەویستی و سپاس هیچ شتێک لای من زیاد ناکات بۆ خوای پەروەردگار. ئەمە ئیمانە. یەکێ لە پیاوچاکان دەیفەرموو ئەگەر خوای گەورە بشم خاتە ناو ئاگری دۆزەخەوە، بەخوا بە ئەهلی دۆزەخ ئەڵێم ئەهلی دۆزەخ من خوام زۆر خۆشەوێت، خۆشەویستی ڕاستەقینەم بۆ خوای گەورە هەیە. ئەوە ئیمانداریە. کەواتە ئینسانی ئیماندار دەبێ بەردەوام سپاسی خوای پەروەردگار کە. فەرمووی چۆن سپاسی خوا ناکەم، چۆن خوای گەورەم خۆش ناوێ، خوای گەورە زمانێکی بە من داوە زیکری خوای پێ دەکەم، مادەم زمانم ساغە تەواو، من نیعمەتی گەورە بەسەرمەوەیە، من خوای گەورە نیعمەتێ زۆری بەسەرما ڕژاندووە. دەفەرمێ کە ئەمە بینی سەرم سوڕما، سبحان الله، لە سەبر و خۆڕاگری ئەم پیاوە بەڕێزە، لە ئیمان و لە تەقوای ئەم پیاوە بەڕێزە پارچە گۆشتێکە. سبحان الله، تەنها زمانی ساغا، زمانی بەس. بەڵام دوای ئەوەی کەم قسانەی کرد فەرمووی ئەی عەبدەکەی خوا، بە عەبدوڵڵای کوڕی محەممەدی وت، فەرمووی ئەی عەبدەکەی خوا، یەک ئیشێکم بە تۆیە، ئەگەر ئەو ئیشم بۆ بکەی خوا پاداشت خێرە بدات. خۆ دەزانی من توانایی هیچم نییە، ناتوانم جوڵە بکەم، یەک ئیشێکم بە تۆ کەوتووە. فەرمووی عەبدوڵڵای کوڕی محەممەد، فەرمووی هەر ئیشێکت هەیە من خزمەتکاری تۆم، واللهی خزمەتت دەکەم، مادەم ئەوەندە ئینسانێکی چاک و ئیماندار و سپاسگوزاری بۆ خوای پەروەردگار. وتی کوڕێکم هەیە کوڕی خۆم لەگەڵمدایە، مێرد مناڵێکە تازە پێگەشتووە. ئەم کوڕا کاتی نوێژەکان دێ دەست نوێژم پێگرێ، سبحان الله، دەست نوێژم پێگرێ، باشە نوێژ نەکەر. ئەو کەسەی کە نوێژ ناکەی دوای ئەمە شەرم ناکەی لە خۆت کە نوێژ ناکەی؟ پارچە گۆشتێکە مناڵەکەی دەست نوێژی پێگرێ، خوای لەبیر نەچووە، ناڵێ من چاوم نییە، ناڵێ من دەستم نییە، پێم نییە،